هەندێک لە سایکۆلۆجیستەکان و هەندێک لەوانەی کە لە دەرونی ئینسان دەکۆڵنەوە، یعنی دەڵێن ئینسان لە سەردەمی مۆدێرن بووندا واتە ئینسان لە سەردەمی مادی بووندا وای لێ هاتۆ پێویستی بەوەی بە دوای ڕوحی خۆی دابگەڕێ، بۆی چونکە وای لێ هاتۆ چێژ لە هیچ شتێک نابینێ. یعنی وەختی خۆی بەبیرم دێ کاتێک تازە یەکەم جار کە موبایلم کڕی، موبایلێکی نۆکیام کڕی، چێژێکی زۆر خۆشیە و یعنی چێژێکە بۆسم نەدەکرا. باشە برانم، تاوای لێ هات وەختی خۆی برادراتی و هاوڕێتیمان لەگەڵ خەڵک چێژێکیە بوەسف نەدەکرا وەڵڵاهی کە دەچوینە دەرەوە یاریمان پێکەوە دەکرد، تەنانەت شەڕەکانیش چێژی خۆیانە بگە شەڕمان دەکرد لەگەڵ یەکتر وانە. بەڵام سوبحان الله ئێستا هیچ شتێک ئەو چێژەی نیە، هیچ شتێک. یعنی باشترین موبایلت پێگە بیرکەوە بە عەقڵی ئەو کاتە موبایل چ موبایلێکی مهمە دڵت خۆش دەکا، یعنی چێژێکی زۆری دەبێت. بەڵام ئێستا بۆ چێژی نەماوە برایان، هۆکارەکەی چییە؟ کارەکەی مادی بوون، هەموو شتێک بە مادی بوون سەیر دەکرد. یعنی موبایل دەکرێت لە بەرخاتریەوەی ناکە پێویستی پێێتی، بەڵکو لە بەرخاتریەوە دەیکرا ها پێی بڵێن موبایلێکی تازی پێ هەیە. کاتێک ئیشەکانت کرد، ژیانی خۆت کرد لە بەرخاتریەوەی کە پێویستیت پێیە، ئەو کاتە چی؟ ئەو کاتە چێژێکی لێ دەبینی، چێژێکی دنیای لێ بدەبینی. باشە، بەڵام ئەو کاتێک کە شتەکان لە بەرخاتی خوای گەورە کە سوبحانەهو وتەعالە چێژێکی بێ سنووری لێ دەبینی. ئەمە سێ فەرق. خەڵکێکەیە شتەکانی دەکات لە ژیانیدا لە بەرخاتری خەڵکی تر، ئەو خەڵکانە چێژ لە هیچ شتێک نابینن. یعنی خانووی دروست بە تایبەتی ئافرەتانی کورد، باشە، متبەقی هەیە، متبەقی کەوەنتەری لێداناوە پڕپڕی کردووە لە شوشە و لە قاپ و ئیدی لە پەرداغ و ئەن دەیان شتی جیاواز بەخوا بە ساڵیش نایکاتەوە، بەس خزمەتکاری دەکات لە مەتبەخەکەیدا. بەس خزمەتکاری چ دەکات؟ خزمەتکاریەوە دەکات کە قاپەکان بخاوێن کاتەوە تۆزی لەسەر نەنیشت و چی هەڵا کەوەنتەرەکە جوان دەرکێت. با بەخۆت و یعنی بەنیازی چی؟ یان خەڵک هەبووە بەخوا قەسەم مەتبەخی هەبووە شوێنی خواردن دروستکردنی هەبووە چۆ خواردن لە دەرە دروست کردەوە. بۆچی؟ وەڵا بە مەتبەخەکەم ڕۆن و شتی نەکەوێتە سەر پیس نەبێت. ئەی بۆ چت هەیەدی؟ بۆ جوانێت هەیە، بەس بۆ جوانێ لەوێ دانا؟ بەڵێ بەس بۆ جوانێ لەوەی داناوە تاوای خەڵک چێژی لێ ببینێت، تاوای بڵێ ئاها منیش ئەوم هەیە. بە هەمان شێوە یعنی مەوزوعی فەڕش، مەوزوعی قەنەفە، کابرا لەسەر قەنەفە دانانیشە بە ساڵ هەر لەوێ لە ماڵی دایناوە. ئەی بۆ لە ماڵە دادناوە، وەڵا هەر بۆ جوانی، وەڵا خەڵک بڵێ نەڵێ قەنەفەی نییە. خەڵک بڵێ چی؟ خەڵک وای گوت، خەڵک وای هێنا، خەڵک وای برد. یعنی ئەوەیە خۆشی لە دڵەکانی ئێمەدا دابڕیوە. و بە غەیری ئەوەشەوە زۆری دووەم خەڵک هەیە، زۆر گوێ نادەتە خەڵک، جۆرە کەسانەکەنە زۆر گوێ نادەنە خەڵک لە بەرخاتری ئەوەی کە باوەڕیان پێ، لە بەرخاتی ئەوەی کە خۆیان لە بەرخاتی خۆیان شت دەکەن. باشە، یعنی برادرم هەیە لێرە براکەیە لەگەڵ ئێمە ئیش دەکات، یعنی من زۆر پێداڕ زۆرجار پێ دەڵێم هێندێک شت دەکەی زیادە مەسرفیە. باشە، حقەتەن بەلای منەوە زیادە مەسرفیە، بەڵام بەلایەوە چێژی لێ وەردەگرێ بۆیە دەیکا. یعنی جلوبەرگێک دەکرێت من 7 ساڵە لە وڵاتەمە لە بەریتانیا، بیرم نا ڕۆژێک تایبەت چوبم بۆ بازار بۆی جل بۆ خۆم بکڕم، شتیوان بیر نایە، هەر جلێک دەیکڕم دایکم بۆم دەکرێت لە بەری دەکەمش زۆر بەلامەوە ئاساییە. باشە، گوێ نادەمێ زۆر، هەر گوێم لێ نیە لە جلوبەرێک بە تایبەت. ڕۆژێک نەبوو بە تایبەت بچم جل بکڕم بۆ خۆمەوە، چەند ساڵە لە وڵاتم ڕۆژێک نەبوو بە تایبەت بچم پێڵاو بکڕم، لەبەرەوەی چێژی لێ نابین، شتێکی دێ بەلامەوە گرنگ بێ، خەڵکی چی دەڵێ با بڵێ بەلامەوە گرنگ نییە، تێگەی؟ و ئەمما ئەو برایەمان یعنی چێژ لە کڕینی جلوبەرگەکە دەبینێت، چێژ لەوە دەبینێت کە بەڕێک و پێکی دەرکەوێت. باشە، ئەوە لەبەر خاتری خەڵک نایکە، من دەزانم خۆی چێژی لێ دەبینێت، ئەوانش باشن.